بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شادە بمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێواکەین: داهاتی ناوخۆ و خاڵە سنوورەکان چی لێدێ؟ هەموو لای ئەگەزانن خێروبێرێکی زۆر لە وڵات و هەرێمەی ئێمەدا بوونی هەیە. لە ژێر زەوی و لەسەر زەوی، لە جیرفانی تاک بە تاکی بەرپرسەکانی ئەم وڵاتە ئەتوانین بڵین هەرچی خێر و بێر و نەوت و داهاتی خاڵی سنووری هەیە، نادرێ بە خەڵک و نادرێ بە موچە و نادرێ بە خزمەتگوزاری شەقامەکان و خودی ئەم هەرێمە. پرسیارەکە ئەوەیە: ئەم داهاتانە بۆ کوێ ئەڕوا و چێ سوودمەندە لێی؟ و ئەو حیزبانە چێن کە جڵەوی دەسەڵاتیان لەدەستە بەڵام تا ئەمڕۆ خەڵکی قڕ ئەکەن و خۆیان پڕ ئەکەن؟ ئەمە و چەندین پرسیاری تر لە تەوەری ئەڵقەی ئەم جارە قسەی لەسەر دەکەین. ئەو هەموو نەوتەی کە لە خاڵە سنوورەکانەوە ئاودی وەکرێن بەرەو تورکیا و ئێران چێ لێ سوودمەندە؟ و ئەو هەموو داهاتەی کە لە خاڵە سنوورەکانەوە دوجار دێنەوە ناو هەرێمی کوردستان چێ لێی سوودمەندە؟ چەندین بەرپرسە بینین بۆ بە ملیۆن لێر و خەڵکیش ئەبینین، موچەخۆرێک ئەبینین، مامۆستایەک فەرمانبەرێک ئەبینین بە 2 مانگ 3 مانگ جارێ ڕووبا موچەیەکی پێڕەوا نابینن. ئەمە پرسیاری ئێمەیە. ئێوەش دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی بوونی هەیە پەیوەندیمان پێوە بکەن، زیاتر بەرنامەکە دەوڵەمەند بکەن. معلومی هەموو لایەکە لە دیاریکردنی تەوەری بەرنامە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەخرێتە بەردیدی ئەوەی ئەزیز و خۆشەویست. ئێوەش دەتوانن لە ڕێگەی نووسینی کۆمنتەوە بەشدار بن و بەشێک لەو کۆمنتانەی کە هاتوون منەی خەمە خزمەتی ئەوەی ئەزیز. پەروین حوسێن نووسیوێتی: وەڵڵا حەپەلوش دەکرێت، کەس نازانێت بۆ کوێ دەچێت. دیقەتم داوە لە زۆربەی کۆمنتەکان وشەی حەپەلوش بەکار هاتووە. ڕۆژگار خالید نووسیوێتی: هەمووی بۆ گیرفانی مافیاکانی کوردستانە. شان و عەبدوڵڵا نووسیوێتی: بەرپرسەکان دەزانن. ئاماز محەممەد نووسیوێتی: بەرپرسەکان دابەشی دەکەن بەسەر خۆیاندا. شەریف قادر نووسیوێتی: داهاتی خاڵە سنوورەکان ناوخۆ و 3 ساڵە 2 حیزب ئەی خوار لە داهاتوش بە هەمان شێوە دەبێت، حەپەلوش دەکرێت. علی ئەحمەد نووسیوێتی: ئەچێتە گیرفانی بەرپرسانی ئەم وڵاتە حەپەلوش دەکرێت. هێمن عەبدوڵڵا نووسیوێتی: 30 ساڵە کەس نازانێت داهاتی ئەم وڵاتە چی لێ دەکرێت و هەر دەڵێن چاکسازی دەکەن. ئیبراهیم سەلام نووسیوێتی: بۆ گیرفانی بنەماڵە دەچێت، چەند کۆیلۆ ماستا و چیەکی دەوروبەریان. دڵشاد کەمال نووسیوێتی: لە نێوان هەردوو بنەماڵەدا دەستی بەسەردا گیراوە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن. باشە، ئێستا ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەگوازرێتەوە. ئەتوانن ئێوەش لەوێوە بەشدار بن بۆ ئەوەی زیاتر بەرنامەکە دەوڵەمەند بکەن و لە خزمەتتان نابین. کاک نەجات وەرەگرم لە چەمچەماڵەوە. کاک نەجات. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. خبرەکەم چۆنی دەموڵاتت؟ چۆنی کاک نەجات؟ باشی، سوپاس دەکەم. دانم دەستخۆشی بەرنامەکە لێکم. سوپاست دەکەم، زۆر بەڕێزی لە خزمەتتان. دانت بووم. وەڵڵا برا جوانەکەم دەستم لە حکومەت شوەریەوە بەس حەزم کرد خۆشیە لە خۆت و بەرنامەکە بکەم. حکومەت خەو لە ئەم نەڕویستم دەنگوباسێکی خۆت ببێتن و بزانم خۆت دەنگوباس بەرنامەکە لێ. کاک نەجات لە کوێی کەرکووکەوە پەیوەندیەکەی؟ لە چەمچەماڵەوە. کاک نەجات لە چەمچەماڵەوەیە. کاک نەجات گیان ڕێز و سڵامان هەیە بۆ دانیشتوانی چەمچەماڵ و بۆ خودی جەناب و خانەوادەی عەزیز. زۆر سوپاس دەکەین بۆ دەستخۆشیەکەت. بۆ خۆت و کەناڵەکە و لەشتان ساز یاخوا. عەزیزی ئەمەی دەستی تۆش خۆش بێ. زۆر سوپاس دەکەم. ئەچمە لای پەیوەندیەکی تر. کاک ئالان وەرەگرم لە سلێمانیەوە. ئەو کاتت باش کاکە مەحموود. هەموو کاتت باش کاکە ئالان. زۆر سپاس برای عەزیزی. وەڵڵاهی کاکە مەحموودە، من بەسەراحە زۆرم پێ ناخۆشە خەڵک بە ڕەش و شیانە قسە لەسەر ئەو بابەتە گرنگە بداتن
یان ئەوە تا بێوجدانی بکاتن یعنی بەڕاستی من ئەگەر تەوەرەکەی جنابەت تۆزە یعنی کەلیماتی گۆڕانکاری تێدا کرا بە ئایا شەفاعەت هەیە لە داهاتی ناوەخۆ خاڵە سنووریەکان یان بنووسی بە ئایا بە دادپەروەرانە دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیان لەوانە بۆ وەڵامەکی ترم هەبوو وایە بەڵام ئێستا ئەگەر جنابەت نووسیتە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان چی دەبێت من بەدڵنیاییەوە وەڵامەکەم ئەوەیە دێتەوە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و دەکرێت بە موچە و بە هەندێک لە خزمەت گوزاریەکان کاکە محمود جان زۆر گرنگە ئینسانی مسلمان ئینسانی خواناس کاتە کە ڕەخنە دەگری ڕەخنە لەسەر بنەما بگری ڕەخنە لەسەر حەقیقەت بگری من هیچ کاتێک بە شان و باڵی دەسەڵاتم دەهار نەگرتووە هەموو کاتەکیش ڕەخنەم لە ئەدای گرتووە بەڵام من ئەگەر دەسەڵات بانم کابرێ وەرە کاک ئالان ئەو ڕەخنێ لە چیەوەیە ئەڵێم ئەوە بەڵگەکە ئەوە واقعەکە کەم و کۆڕیەکەی ئەدای دەسەڵاتت ئەلەوەیە بەڵام بەڕاستی وجدانیانەیە برێ هەمووی حەپەلوش دەکرێت باش ئەگەر هەمووی حەپەلوش بکرێت خۆی حکوومەتی بەغا هیچ موچە نانێری هیچ پارە نانێریتن ئەی باش حکوومەت یاریم ئەو هەموو موچە زۆرەیە بەچی دەدا ئەی ئەو ناڕادێت ئەو خزمەت گوزاریانە و ئەو برن هەندێک فەرمانگا هەیە کە خزمەت گوزارنە ئەدی ئەوە لە چی دەدرێتن وش ئینسان هەندێک بێ وجدانەوە قسە بکە بەڕاستی یعنی خۆشنی ئینسان هەموو شتێکی حکوومەتی هەرێم زەربی سفر بکە کاک محمود ئەگەر مەجالی برا بچووکی خۆت بدەی خاڵێکی زۆر گرنگی پێم خۆشە ئیشارەی پێوە بکەم فەرموو هەندێک لە بەعسیە کۆنەکانی سەردەمی سەدام حوسێن هەز دەکەم زیندوی بوونەتەوە لەسەر ئەو سێ بەرنامە جوانی کەناڵەکانی هەرێمی کوردستان زۆر جار ڕەحمەت لە بۆ سەدام حوسێن دەنێرن و نەفرەت لە حکوومەتی هەرێم دەکەن و دەسەڵاتی سەدام حوسێن جوانتر نیشان دەدەن لە حکومڕانێتی هەرێمی کوردستان داکە محمود جان هەر کەسێکی لەو سەردەمە ژیا بێ شەوان سەعات 12 شەو ئەمن و ئیستخبارات بە دوایەوە ببی ئەو جا فیشەکی ڕەشۆکی پێوە نابی و پارەی فیشەکەکەی لەدایکی وەرگرتێتەوە قەت خۆزگە بۆ سەردەمە ناباتن من ئەو کاتە لە بیرمەوە ئەو کاتە فیراریش بووم من دەزانم سەدام حوسێن چی بوو من ئێستا لەو شاشە جوانەی جەنابتان بە ئارەزووی خۆم ڕەخنە لە دەسەڵات دەگرمە تا ئێستا دەسەڵات پێی نەگوتوم پشتی چاوت بڕۆیە خوا کاک محمود ئینسان بە ویژدانانە قسام کات چۆن خۆزگە بە سەردەمی سەدام حوسێن دەباتن ئەگەر بێت ئێستا سەردەمی سەدام حوسێن بایە جەنابەت بودوو کەناڵەکەی تریش ئەکە ئەو کەناڵەکانەیە دەتانتوانیەوە ڕەخنە لە دەسەڵاتی حزبی ئەمن یەک پرسیار لێ دەکەم کاگالان فەرموو جەنابەت میوانی لە سلێمانی یان خەڵکی سلێمانی چکە زمانت هەولێری قساکە لەگەڵ ڕێزم وەڵی کاکە ئەمن هەولێریش نیمە ئەسڵ سلێمانیش نیمە بەس من بەردەوام لە سلێمانی بەرێ میوانی لە سلێمانی نەخێر ماڵم لە سلێمانیە و من ئیدەڤەری زۆنی سەوزم لە خزمەتان خۆشحاڵ بووین سواز بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی کاگالانجان زمانت لە هی زۆنی زەردەچوو لەگەڵ ڕێزم باش کاک عەلی وەرەگرم لە بەردەقارەمان كاك محمود جان السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. لا قربان شاوت كاك محمود جان هذا ما خلق زور تو برا قوري كاك علي جان منيش خوش موي هلا برخواي قورا. لا قربان كاك محمود والله بالنسبة لهم بصلاة أنا ويشتي كان ليش تقول غيري بالفكر دم يني خلقنا به بس لما من 5 عري بارم بقبضتنا و 20,000 لإيه وحسنون ببلاش 20,000 لإيه وحسنون لكوية؟ دوباري كرو بوصة صوتك قطعي كر باري عسحي خوانا شمال قطعنا لويش خلق مع الداندراوة 20,000 مالية سنن لكوية؟ لبازگەی کەرکووک لە حەد شاتەرەفی کەرکووک لە بازگەی کەرکووک بڵێن عەرەبەکان لێتانە سەنن؟ بەڵێ هەر لە زمانی نزیکەی 10,000 ئێستا کردوانە بە 20,000 ئەوە لە سای سەری ئەم حکوومەتەوە هەر لەوانەیە وەکو سەرانە لە خەڵکی وەردێن لە دوای ئەو 16 ئۆکتۆبەرەوانە وەردەن قەپانەکەی 3,000 دەین ئێستا لە قەوەتەی قەپان بەس تا مقانەخوا لە مقان سەرەکتری کە شوڕی دەوڵەت 30,000 بە قەپان نەبارمان زیادە نە قاچاخە باری یاسایی خۆمان بارەکەین هەموو سەفەرێک 20,000 بێ
پیرۆزبایی لە حکوومەتی هەرێم بکە لەبەرەوەی وڵات پیرۆزبایی لە حکوومەتی هەرێمەکەی نەمە دەستوگیارەکە هەموو کە بۆیان بەدێشین بۆ ئێرە بۆ ئێستا لە خزمەتتان کاک عەلیجان شتێکی ترت کاک هەبوو؟ محمود جان وەڵا هەرە بیستم ئەو پەیامە بگەێنم زۆر خۆشحاڵ بووم خۆی گەورە پایەدارتان کە خۆی گەورە ئێوە و نمونەتان زیاد بێ و ئەمثالی ئێوە ئیشەڵا هەر زیاد و پایەدارە بن ئیشەڵا لە خزمەتتان کاک عەلیجان سوپاس دەکەین بۆ پەیوەندیەکەت کاک محمود جان ئەچینە بازیان و کاک تەها وەرەگرین داخراوەتەوە بەداخەوە بەشێک لەو بەڕێزانەی کە ئێستا بینەری بەرنامەکەن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک عەلی شەریف نووسیەتی دوو بنەماڵە واتە چێ سوودمەندە لە خاڵە سنوورەکان نووسیەتی دوو بنەماڵە شان سلێمانی نووسیەتی بەرپرسەکان ئەزانن هێرش جەوهەر نووسیەتی داهاتی ئەم وڵاتە دەدرێت بە ڤێلا و سیارەی جوان جەلال حەمەساڵح نووسیەتی ئەیدزن پشتیوان فەتحوڵڵا نووسیوێتی بەس دز و گەندەڵەکان لی سوودمەند ئەبن کاک بەدرخان شێروانی نووسیوێتی داهاتەکان نادیارن و بە نادیاریش دەمێنێتەوە چونکە میلەت قابیلێتی کاک ئارام سڵاوەکە سڵاوی خوا لە جەنابێت کاک ڕامان گوڵی ناردووە لێرەوە گوڵ بۆ جەنابێت کاک ڕامان گیان کاک غازی نووسیوێتی داهات بەسەر هاوڵاتیان دابەش دەکرێت بە شێوەیەکی شەفافیانە الحەمدولیلا وەعز زۆر باشە مەبەستی وەزعە هەموومان جێک موچە دێ کارەبا 24 سەعاتە کاک عەبدوڵڵا وەرەگرم لە پیرەمەگرونەوە کاک عەبدوڵڵا جان فەرموو کاک عەبدوڵڵا جان فەرموو کاتت باش هەموو کاتت باش جانی من بەخۆشیتان لێ دەکەم بۆ بەرنامەت برای بەڕێز زۆر سپاس دەکەم زۆر بەڕێزی وڵاتداهاتی وڵات لەبەر دوو بنەماڵەی چێ لێی سوودمەڵا و برای پێشان دیارە زۆر سوودمەند بوو لێی گلەی وڵاخمەتی زۆری هەبوو لە دەسەڵات و لەو ڕاگەیانە ئەوە بەڵێ بەڕاستی ئەم حکوومەتەی خۆمان ئەو زاتەگە لەبەر بەستی ئەویە ئەگە هەموو تاکێکی ئەو کوردستانەی ئەگەر پێنج بدوێنێ و چەندە هەر هەمووی ماجێ ئەگەر منداڵێکی لەسەر ناکێ ماجێ پێ داتە ئەمدا بەشی هەر هەمووی دەکات بەڵام ئەشەب بالله لەبەر بەستی مافیایانە تەنها بنەماڵە و کەسوکارەکەی خۆیان پێ دەوڵەمەت کردووە دەفری قوسوولەکە خۆیان پێ بەرز کردوتەوە ئەتوشیان پێ فاڵە ماوە فەقیرێک بەرمیلێک نەوتیان ئەوە نەبردووە بیدەنیە بەرمیلێک نەوت بە فەقیر ڕەوا نابین بیدەنیە کارەبایەکەش ئەوە کارەبایەکە بڵێ کار وەکو کارتی مبایلی کارەکە بەسەر زۆر بیکوژێنەوە لەبەر ئەوەی گە معاشخۆرەکان پارەکان تاشەکەی و کۆڵەوەن ئێمە پارەمان لەلای حکوومەتەکەم پارەی نادایی ئاو کارەبای دەڵێن دەیکەین بە کاریان دەیکەین لە کۆمپانیای ئەگەر ئاو بڵێ بە کۆمپانیا هەرکی خۆیانە من ئیشێکی دایرەم هەبووە دوو پارەی کۆمپانیام داوە ئیسعاتی بڕۆ دایرەی ئاوەکەی بەبێ ئەوەی پێشی سعاتی ئاوم هەبێ وڵات 400,000 قەرزداری کوربا بە ئاوم نەبووە کاگە قەرزداری هەتا مۆرەکەی بۆ من نەکا دەبێت 400,000 دەبێت مۆرەکەم بۆ دەکەم ڕاستی بەڕاستی کەلارە فەقیر چەوساتنەوەی دانا هیچ شتێکیان بۆ فەقیری نییە داهاتی ئەم کوردستانەی هیچی لە خزمەتی فەقیری دانیە کوا خزمەت گوزاریەکەت کوا ئاکارەبایەکەت کوا ڕێگە و بارت کوا خزمەت گوزاریت کوا معاشی مانگانەی ئێستا معاشخۆران خانشیرەوە بۆ خۆی نازانێت سەد مانگی خوراوە هەر نازانێت سەد مانگ خوراوە بەڵێ دەست و چاوت خۆش بە کاک عەبدوڵڵا گیان زۆر سپاس بەیاد کۆیی نووسیوێتی سڵاوتان لێبێت ئەم حکوومەتە زۆر گەندەڵە بۆ خۆیانی دەبن ئاراس کوردیش نووسیوێتی وەڵام منیش لە بیرمە بەس ئەوەی تۆ باسی دەکەی مەبەستی پەیوەندەکەی کاگالان بووە لە کاتی سەددام کەس هەبوو بتوانێت زوڵم لە خەڵکی فەقیر بکات کاگاری سڵاو ڕێزی هەیە بۆ بەرنامەکە سوپاس دەکەین کاک فەهمی سڵاوی هەیە سوپاس دەکەین ئیلهام سدیق نووسیوێتی سڵاوتان لێبێ بێگومان داهاتی ناوخۆ خاڵە سنوورەکان بەشی هەرە زۆری بۆ چەند کەسێکی بەرپرسی گەندەڵ دەڕوات کاک محەممەد وەرەگرم
لە تەچێوە. سڵاوی خوادانی بە کاک محەممەد جان. سڵاوی خوا لە جەنابەت کاک محەممەد گیان. دەستخۆشی بەنامەکەتان لێکەم. سپاسە دەکەین دەستی کاک محەممەد جان ئەوەنە بێزارین لەم خاڵە سنووری لە داهاتی ناوخۆ و لەمانە قەستی وان نەبێتەوە ئەوە تا من برادەرێکم هەیە نمونەیە بچووک لە هۆڵندایە. بەڵێ. پرسیارم لێ کردوتم ئەو وڵاتە تو پەنابەر بلا ئەوە بوو لە ڕەوەکە ڕۆیشتن وتی پیان سەرخێزانین هەموو مایەک نەفەری هەست وەرەقەمان هەیە پل وەرەقە ئەتم وەریەکم لێەکە ئیمزایەکەین بە گۆڵیش ئازی ئەو وڵاتە زۆربەی سارەکان ئەید داهاتی بەس گوڵە وڵاتێکی وەکو کوردستان ژێربانی ئاڵتۆن و نەوت و غاز و بەنزین و گازە ئەوە تا من خۆم لە خۆمەوە ئاڵێم گەن بۆ خوای کە سزەی بۆ ئەبین دەستە خێزانم خاوەن 150 دینارکە بەعنی لە ماڵەوە ئیسا حال حاضرین خۆیشم فەرمەوە نەخۆشم مناڵمەیە کەسم بەیانی مناڵەکان ساوەتی باواتم بۆ مەکتەب 500 دارم بەرێ پێم نیەتی بکەم ئاختی ژیانێکی ئێمەیان بەڕاستیەکەی ئەم حکومەتە یان خۆشم لە گوێیەتی یان لۆکەی تەپانۆتە ناوگوێی خۆیان تێدن ئاگان لە برسیەکە نییە وەرە ئەو ساری تەکێ وەنە ناو شاری تەمتەمان لەگەڵیا والله بە 100,000 تەبع لەگەڵفانیان نییە خەڵک ئەگرن ئەڵێ وڵاتی ئازاد دزی وەڵام من ئەڵێم لە حەقی نێ دزیەکە دەبەرەوە نەبوونە مەحتاج دەوان لێ تۆ متەقی نادنێ ناچارە هانا بۆ هەموو شتێکە بات ئەوەنە بێتاقت بینە لەگەڵ دۆخێ ئاخر تو سەر خێزان 250 لە ماڵزانە بێ ئەبێتی ژیانێک بێ ئەبێتی گوزەرانێک بێت بە قورعان ئێوارە ماسەکەم بە خەرج هێناوە دایک مناڵەکان تو ماسیان بە خەرج هێناوە بۆ مناڵەکە باشە ڕقەمەکەتمان بۆ دانە کاک محەممەد گیان بەڵێ حەزەکەی کاک دابان ڕقەمی کاک محەممەدمان وەرگرە وەڵام مەمنون تا بم بەڕاست لە خزمەتتان ڕقەمی کاک محەممەدمان بۆ وەرگرە کاک دابان زۆر سپاس کاک فەرمان وەرەگرم لە چەمچەماڵەوە کاک فەرمانجان هەلو کاک فەرمانجان فەرموو کاک محەممەد گیانە و کاتت باش چۆنی قوربان هەموو کاتت باش قوربان زۆر سپاس باشی وەفەت چۆنە تۆ چۆنی زۆر بەڕێزی جەنابەت باشی کەس و کار باشن بەڕێزی کاک محەممەد گیان چاوت ماجەکە لە خزمەتتان هەرەی بیلیات با یەکەم پرسیارمە و دەو بەڕێزەی تازە قسەی لەگە تۆ کردەوە پێدەچی پارتی بێسارانێ سێ تا مەعاشی هەبی بەڵێ دەناو هەمە ناکە خەرەکەم و سەری تۆ قەبری بابی نانیە بخوا توژی ریش بەحسی زمانی سەدا حوسێنم بۆەکە ئێستا لاوانێ زمانی سەدا حوسێنی نەوێ دابیدە زۆری بێتە دەرێ بەڵێ سپاس کاک فەرمان بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان دوانگەی خەڵک بەردەوامە کاک عەبدولخالق لە تەچێوە وەرەگرم کاک عەبدولخالق السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشي برا. شوني كابو خالق جان باشي؟ أنا كاتب بالبري. شوني قربان جان همو كاتب باش؟ قربان وصلوا لي أمر الفتاة. بلى؟ سووني أمر الفتاة في خالص من يكانا. بلى قربان. والله قربان شير بلد بخوا بخوز مختصري أصيب سنوري دارجيري عن سندوز أو برو سيف الإسقان وسيف برايم خليل كبزانة تجزيك إلياسا شيكا لتو لتلفونه يجوله من بقرا لتلفونك هو أو سيف برو سنوري فالإسقان وبرايم خليل وأمانك زانا شيء تريلو شيء بقرآن بالبعض يوصلوا لنا هارين بريوا باباشا يمكن جزارتك بله دست خوش بکار بخالق جان سپاس بۆ پەیوەندێکت کاک عەلی وەرەگرم لە کەرکووکەوە ئەم کاتە بەڕێز هەموو کاتت باش بەڕێز دەستخۆشی بەرنامەکەت یەکەم سپاست دەکەم دەبارەت بە کەرکووکەوە بەڵێ واللهی
ئەوەندە ئیشە باشیان کرد ئەو دوو بنەماڵێ بۆ خەڵکی کەرکووک کەوا کەرکووکیان فرۆش نەجاتمان بوو بڕۆن قەت نێنەوە باش نییە ئیستا مانگانە 50 لەتر نەوتمانە دەنیا لە زوو جەردە نەجاتمان بوو. اینجا تۆ شتی تر بڵێ مەسەلا چی تر هەیە لە کەرکووکە وای کردبێ دوای ئەو دوو حیزبە مەسەلەن دوای حکومڕانی کوردی لە کەرکووک ئێستا بۆ ئێوە خۆش بێ مەسەلەن وەڵاهی خۆشەکەی زانی چییە هەردوو حزبەکە هەر یەکێکیان هەنێ سەگداریان خوسبوویە ئەو ناوە کوردیان ڕووی کوردیان ڕەش کرد لەو بارەیەوە. چیانە کرد ئەو چەکدارانە؟ وەڵا ئەو سەگدارانە خەڵکیانە ڕووتانەوە لە بانزادا بە سیارەوە ئەیانشکانە سەر خەڵک موبایلیان لێ وەرەگرت پارەیان لێ وەرەگرت هەر یەکێک و عید حزبێک تەقەشیانە کرد بەسەر خەڵکە؟ ئەوە تەقەکاری حساب مەکە ئەوە هەر باسی مەکە. ئەرێ بەخوا نەجاتمان بوو ڕەبی دەستیان خۆش بێکەوە کەرکووکیان فرۆشت نەجاتمان بوو لێیان. دەست خۆش بێ کاک عەلیجان سوپاس دەکەم بۆ دەست خۆش بێ خوا لەگەڵ بێ. کاک حسەین وەرەگرم لە کەناروێ. بەڵێ فەرموو جەنابەت فەرموو قوربان. ساعاتی ناوخۆ ساڵە سنوورەکانەڵێ بەڵێ وەڵاهی داهات ئەگنەوە ئێسێ ئەوە بڵێ چەندەیە ئەگەر 1000 ئەوەندە بێ میلەتی سوپادە هیچی لێ ناکە. بۆ؟ ئەزانی چۆنە ئەمانە پێیان کوتراوە لە ئێران و تورکیا بان کراون پێیان کوتراوە بەڵێ لەم لای کۆمەڵە کاربەدەست و لە ئەو لای کۆمەڵە کاربەدەست پێیان کوتراوە بۆ خۆتان چۆنی ئەخۆن بیخۆن بەس نابێ بێڵن میلەت تێر بێ. بەڵێ چونکە میلەت ئەگەر تێر بوو میلەتی ئێران کوردی ئێران و تورکیا چاو لە ئێمە ئەکا و هەڵەستێ و مزاحرەیەکە. بەڵێ ئەنجا ئایتر داهات بەخوا هەر چەندێک بێ هیچ دەوری نییە بۆ میلەتی. دەوری نییە؟ دەوری نییە بەس بۆ کۆمەڵە کاربەدەستەیەکە بڵێن لەم لا کۆمەڵەگەی خۆن و لەو لاش کۆمەڵەگەی تر ئەمان ناون تورکیا و ئێران ئەمانە کەسان پیاوی یەکێکە ناون بۆ میلەتی بێ بەس بۆ خۆیانی تر چۆنی خۆن بیخۆن پێیان کوتراوە. بەڵێ بەڵێ کاکە دەستی خۆش بە زۆر سوپاس. خزمەتتان کاک حسەین سوپاس بۆ پەیوەندیەکەشە. کاک ئالان وەرەگرم لە شارە زوورەوە. ماوەسا مەحموود سڵاوی خوا دەبێتان نەبێت و شەوتان باش. سڵاوی خوا لە جەنابەت شەوی تۆش باش کاک ئالان گیان. کاک ئالان من ئالانی شارە زوورم ئالانەکەی سلێمانی نیم مەسافە. لە خزمەتتان کاک ئالان گیان لە خزمەتتان. چاوەکەمی ئەو برای خۆشەویستم لە سلێمانی نازانم سلێمانی بۆ وابزانم بەس فەڵسەکەی بەخوا محاڵە لە خەڵک لە شارە حیاتەکە بکە بەڵام بە هەر حاڵ ئەو ئەزیزەم کاکە ئالانی سلێمانی جنابیان دەیان فەرموو داهاتی ناوخۆ خاڵەسووریەکان چی لێدێ هیچی لێ نایە و موچەیەکی زەبەلا حکومەت سەیفەکە ئەو شتانە حکومەت بابەجان حکومەت خۆی ئەوێ داهاتی خاڵەسووریەکان کۆمپانیەکانی حیزب بێبن حکومەت خۆی ئێڵێ ئەو کەچی کاکە ئالانی خۆشەویست دەڵێ وەڵا بەشی موچە ناکە ئەوەندەی وەڵایی بکەم بە حەقەت خەمسێکی ئاوا لە کوردستانە هەبێ نازانم ئەگەر لەڕێی شەرعەوە دروست بۆ ئەوانی خۆیان ئەوەندەکەم نە موچە بێت نە بوجە بێت نە بژێوی بێت شیان بۆچێت بەڵام لەڕێی شەرعیوە وازانم قسەکەم باش نییە بە هەر حاڵ ئێمە خەڵکی ئاوامان هەیە لەم کوردستانە بەڵام تۆ ئەڵێ چی کاک مەحموودجان بەڵام بە هەر حاڵ داهاتی ناوخۆ خاڵەسووریەکان ئەوە قسەی من نییە قسەیاندان پارلەمانەکانە ئەوە قسەی من نییە قسەی وەزیرەکانە قسەی من نییە قسەی حکومەت خۆیەتی کە داهاتی ناوخۆ خاڵەسووریەکان بۆ کۆمپانیەکانی حیزبە ئەوە کاک عەلی حەمەدساڵح زۆر جار فەرمووە هاوارەکە کە لە گومرگی یەلکە و لە گومرگی چی و لە چی ئەوانە کە چەندی ملیۆن دلار بە زاهەیە چێ لە وڵاتەوە کاک سۆرانی خۆشەویست کە بەداخەوە لە پەرلەمانە جێ نەبووە لەبەر قسە حەقەکانی و قسە باشەکانی خەڵکی جۆیان لە بەدەنیم حکومەتە هەڵیایەوە بەڵام خەڵکێکی ئاوامانێ لە کوردستانە ئاوا بەو شێوەیە دفاع لە حکومەتەکە و دفاع لەم دەسەڵاتانە گایتر بە حەقەت ژیانیش وایە 200,000 دیوایمان هەیە بێ و قسە لوس و باش و چاکانە بکات بۆ حکومەتە بۆی پاشێت 200,000 500,000 خەڵکیشمان هەیە لە بسا نانی ئەوایی نییە بیخوات بە هەر حاڵ من داوای سەرکەوتن بۆ جەنابتان نەخوازم تەمەناکەم سەرکەوتوو بوون و خوای گەورە دەستی بەزەی بەسەتانەوە بێ. زۆر سپاس بۆ جەنابەت کاک ئالان گیان
خۆشەویستان دیارە لەو بەڕێزانی کە ئێستا بینەرمانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کاک دانا عومەر عەلی نووسیوێتی خەتای میلەتە مامۆستا گیان یوسرا محەممەد نووسیوێتی وەڵا خودا نەبێت کەس نازانێت دەچێتە گیرفانیشێ کاک کارزان شێخ محەممەد نووسیوێتی ڕوونە دەچێتە قورجی زوحاکەوە فەرهەنگ واحید نووسیوێتی خەفەت ئەوەیە 4 ڕۆژی تر پەرلەمان و دەنگدانە و گشتی دەچێ دەنگیان دەداتێ بە پارتی و یەکێتی باش کا حەمە ڕەشید وەرەگرم لە ژاراوە مامۆستا مەحموودی وەرەت بەس هەموو کاتت باش کا حەمە ڕەشید بەڕێزگەڕێگەم پێ بدە باقەیانم بگێنم فەرموو گومان لەوەدانە داهات جزئێکی کەمی دەگەڵێتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی بەڵێ هەمامان لەبەر چاومانە بەڵام من ڕێزم بۆ کاگالانی کاگالان جۆرە کادیمی قسان دەکات زۆر ڕۆشن بیرە زۆر ڕازی بم لە پەیوەندەکانی بەڵێ بە چاک بزانی و خەڵکیش گوێ لێبێ وەڵا بیللا تەڵا ڕێزم بۆ بینەران و بیسەنار و بیسەران و کەناڵەکەی ئێوەش سەگ بە بەحەز وەڕی بێ لەگەڵی وەڕیوم بەڵێ ئەوەندە ڕقم لە ڕژێنی گۆڕ بە گۆڕی باسە کە خەڵکی باسی بەحەز دەکا بەندەنم دێسی بەڵام داخەکەم کاربەدەستانی ئێمە کارێکی وان نەکرد کە بەو شێوەیە ئەو میلەتە ڕێگە بە خۆی نەدا بیر لە بەحەز بکاتەوە نەدەبوو باسی بەحەز بکە کاکەوە دەسەڵاتی خۆمانە جێگای خۆیەتی ڕاخنەی لێ بگرین جێگای خۆیەتی ئیدانەی کردەوەکانیان بکەین پێم ناڵێت کاگالان ئەم مەسئولانە بە سوا دەوڵەمەند بوون هەموومان دەیان ناسین ئەم سەروەتیان لەکوێنە ئەم هەموو ملیاردێر و ملیۆنێرە لەکوێ هەڵتۆقین بەڵێ مەگەر بەداراتی کوردستان نییە بە خوێنێ و میلەتەی نییە ئەگەر ڕەخنەیان لێ بگرین جێگەی خۆیەتی باقی خۆمانی دەزانین ڕێزم بۆ کاگالانی کاگالان بۆ بە ناوی خۆی قسان ناکا بۆ هەرنەی بە ناوێکەوە پەیوەندی دەکا خۆمە ڕێزم بۆی هەیە پیاوێکی زۆر بە شەخسیات زۆر ڕێک و پێک بەڵام پێم سەیرە بەو شێوەیە ئەو شەو ئەوە ناڵێ من داوا دەکەم جێگەی حکوومەتەکەی بگرمەوە دەسەڵاتیان لە دەست دەبێنم بەڵام پێویستە زیاتر بە خۆیاندا بچنەوە خزمەتی خاک و وڵاتەکەیان بکەن ئەم هەموو سامانی کوردستان بە هەدەر نەڕوا بێر و بێدا خەڵکانی هەلپەرند نەیخۆزنەوە لە هەموو کۆر و کۆمەڵێکی پیاوی چاکەیە دەزانم تێکۆشانیان هەبووە دەزانم ماندوو بوون بەڵام ناکرێ بە میلەتی فەقیری ببرێتەوە هەگوێ لێبوو پەیوەندیەکەت هێرسەوە لای خۆت کەفتی هیچ شتێکم نییە 250 لسم نییە بیدەمە منداڵەکەم چاو ئاوری تێبەردەبێ بۆونەوە شخصانە کە بەو شێوەیە پەیوەندی دەکەن کوردستان ئەوەی هەڵدەگری ئیتر باڕێ لە برادەرانم دەکەم دەستخۆشی لێ دەکەم باستان حەمە ڕەشید بۆ پەیوەندیەکەت ئەچمەوە شاری کەرکووک و لەوێەوە کاک حوسەین وەرەگرم کاک حوسەین السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته. تلفونك لسماع خارجي لا بتكايا لتلفوني شو جملة بقرأ سباسدكم. والله سماع خارجي لا يبرنكم. لخدمتهم بس لتلفونك جملة بقرأ ممنون تبم. ما سبق الله. فرمو جانكم. باشي كاك محمود. شاوكم يتو باشي حياتكم. سلامت يا أخو باشي كاك والله من الأهم قاعد عمية كده جرفاني فقيرة. بله. هذا جرفاني فقير وبرلمانتارا كانوا لبروي كذبنا كديارة كده جرفاني وانا. جوانا. لبروي والله إخواني جورة فيها غمر إخوان صلى الله عليه وسلم إنساني بغيرتي خوزنا هذا. كذبناك يعني يسكتبناك. خوای گەورە ئینسانی بەغیرەتی خۆش ناوێت چی بکەن باشە ئەم خەڵکە چی بکە بەڕای تۆ کاک حوسێن والله ئەم خەڵکە با ڕازی نەبێ کاکە با ڕازی نەبێ ڕازی نەبێ والله ئەم خەڵکە با ڕازی نەبێ کاکەیان تۆ فەرموو کرێکاریەکەی نێوانان ڕۆژێ کرێکاریەکەی کە ئێوارە کابرا پارەکەی نەدابێ ڕۆژی دوای ناچێتەوە بەڵێ من ئەڵێم هەر هەمووی خەتای خەڵکە خەتای پەرلەمانتارانەیە کە هەڵمان بژاردن نەمانزانی دەنگ بدەینە چێ نەمانزانی دەنگ بدەینە هیچێک
کە بتوانێت قسەمان لەسەر کە یارمەتیماندا دەنگماندایە کەسانێک بەس بۆ جیرفانی خۆیان بەڵێ بەڵێ دەست و چاوت خۆش بێ وەزیری ئەو بەرنامەی ئێوەم کابرایە فەقیر کە تەلەفۆنەکە ئەڵێ ڕقەمەکە جێدەڵە پەنجا کەناڵمانەیە تا یەک کەناڵ نییە ئاوا دەستی فەقیر بگرێ بڵێ وەڵایی ڕقەمەکە جێدەڵە با من یارمەتی بکەن هیچ پەنجا کەناڵمانەیە کاک حوسێن کەناڵی ئێوە یارمەتی خەڵک نادا وەڵایی کۆمەڵیش نیم من کاک حوسێن بەڵێ باوەڕم پێ بکە من ئێستا کە داوای ژمارەی ئەو پیاواکەین واللهی لە چوار پیاوی وەکو تۆ ئەپارڕێمەوە هاوکاری ئەەکەن واللهی دێم دەستی دوو دەوڵەمەنەکەن ئەڵەم بیکەن لە ڕایی خوا ئەو پیاوە نان نییە بیخوا فەرمو هاوکاریکەن بڕەپارەیەکی بۆ دیاریکەن منەی گێنمە دەستی مەبەستەکەم چییە؟ خۆزگە ئێمە پارێکی ئەوەندە باشمان لەژێر دەست بواە داهاتی ئەم وڵاتە لەژێر دەستی ئێمە بواە واللهی مەش بە حاڵی خۆم ئەمە قسەی دڵی خۆمایکەم ئەگەر بمهێشتایە گەڕەکێک وڵاتێک شارێک فەقیری تا بمێنێ خوای گەورە لەسەر ئەم شاشەیەوە ئەم قسەیەکەم خوا خەجاڵەتم کە واللهی نەمەهێشت چونکە گوناحە من تێر بم دراوسێکم برسی بێ گوناحە خۆزگە چوار کەناڵوەگەوەیەوە هەبواە کە یارمەتی چوار فەقیری بدە چی بکەین شکری خوا دەست و چاوت خۆش بە کاک حوسێن زۆر سوپاس بۆ پەیوەندیتان ئەجمەعین یا ڕەبی موفق بی ئینشەڵڵا کاک حوسێن گیان خوا ئاگادارت بێ زۆر سوپاس دەکەین کاک تاهیر وەرەگرم لە کۆیەوە کاک محمود شەڵڵا سوهنێ سپاست دەکەم کاک تاهیر گیان ئەمن مامزەوەرە بەڵام ئەوە بەنای باترم بۆ گوتمنەوە کۆ خەتەکەم قەتعکەم داوای لێبوردن دەکەم چۆن شتی وا دەبێ کاک مامجەوهەر وەڵڵاهی ئەوە ئەو دایە ئەخر بڕین بوو من دەڵێم عەجەفەندی لە تەمسیلەکەی گوتی جێ لە من دیجێ عەجەفەندی لە تەمسیلەکەی گوتی بۆ خۆی بپشەکەی دەخوازی و بەقڕەکەی دەگوت هەواکە بخۆ بەڵێ ئەرێ تو بە من ناڵێ ئەنجا پەرلەمانەکان هەندە قسەی خەرە چ دەکەن لەناو پەرلەمان بەڵێ بابچنە حدودەکان مەکتەبەکانیان بەنەوێن دەرێ وەکو ماگەسە و هەموو شت بە دیار دەکەوی ئەوانە بە خوێنی کورد بوون بە پیاو خوێنی کوردی زەمسن لەگەر عێراقیش ڕێک ناکەون دوو پاڵپشتی گەوریان هەیە کابێ ئەمە کەمەی لۆزەوی لۆبێ کوردستان شاری تەکساتە لە قانونە بێباسە بەڕاستیت پێ برێم هەموو ئەنجا پەرلەمانەکان بەرپرسیارن هەموو حزبە سیاسەکان بەرپرسیارن و بە ئاشکراز ئەو حکوومەتە لە حکوومەتی عێراق بێ منەتە لەبەر ئەوەی میلەتەکە قبول بێتی ئەگە قبوڵی نییە بە خلالەیەک هەفتە زیاد بوێ کورد بژێتە سەرجادەی ئیبن بەڕێ هەمووی یێتە سەربەڕێ ئەوەی باقەکانی غاریزی شەبووی دێنەوە وتوانە گەلەیە بە قەومی حانا دەهێنن بەڵام مەسجودی میلەت دابینن بەڵام لە کاتی انتخابات یەکسر دەڵێن حاشە حاجی حاش عالی دەڵێم دەنگ بدە بە سەگ مەیدە بە ڕەحیم خۆت ئاسوودەکە بە بێلاموتین ئەوانە تێر بوون خەستەخانەکانی مەدەنیش ئێستا 700 دیناری لە قەرتی بەقیر وەدەگرن و عەملیات کاکە تو باسی چ دەکەی ئێستا هەمووی حارەهاریانە دوو ڕۆژی دیکە ئەوە ئێستا دەڵێن 30 مەگ معاشی بدەین ئەرێ بە مناری ئێشێکی پارتی و پارێتان لە کێلۆ تا ئێستا لەدا ئەرێ بەس دای هاودەستانەی وەرگرن تخوا عەیب ناکەن ئێرە بە کوردستان بەجێ بێنن داوانە خەڵکی کوردستان دەکەم گەنجای کۆ بکەنەوە فەرموو بەرەو بەغدا بەڕێکەوی بە حکوومەتی عێراق بێتەوە چارەسەری کێشەی عێراق و کوردستان بە حکوومەتی عێراق دەکرێت بەو حزب سیاسی بەو حکوومەتەی ئێستا پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ناکرێت باقی ئەوە ڕاستەکانە قەناعەت بکە یعنی توانای پارەی ئاو کارەباسمان نییە توانای قەرزی خەڵکیشمان نییە بە قەد دەژین بە سوال دەژین خوا لە ناویان بە خوا تەختیان بڕوخێنی خوا تۆڵەی ئەو میلەتەیان لێ بکاتەوە خوا تۆڵەی ئەنفال و کیمیاباران و شەهیدەکان ئێستا هەتی ئەم استخباراتی داسە بە زندانی سیاسی و کەم ئەندامی سەنگەر و شەهیدی سەنگەر ئەوەی پێشمەگەی کوشتە ئێستا پیاوی ئەو دولایەیە ئەمە بۆ خۆمان دەخەتی جێنی بدەین ئەرێ جەنابتان کۆمەڵی ئیسلامی نۆمار بە ماڵی حساکی ناکەن لەگەر یەکگورتی ئیسلامی بە گۆران و بە هەمستەوە وەرە ماڵ بە ماڵ بگەڕێن بگانەوە بەزی ئەو خەڵکەی چۆنە دەزانین مامزەوهەر بەیەکێتی بە پاتیشتەوە بە مەسئول و قوباتیشتەوە بانێ نەدیان بدێرێن بەسە ئەوانە ئیلا دەبێ قەبر کێرخەنن بستە ناوێ
تۆڵەی ئەو ملتیان لێ بکاتەوە خوایە بەدەردی ئەدەی و قوسەی و نازم گەدار و شای ئێران و هەرچی دشی ئەو کودێ خوایە بەو مام جەوهەر سپاست دەکەم مام جەوهەر ڕۆژە هەموو شتێک بخوا حەفظ زۆر سپاس خوا لەگەڵ باوکی ئارام وەرەگرم لە بازیانە کاک محمود جان سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله باوکی ئارام کاکە محمود جان باشی زۆر بەڕێزی لەخوا بەزیاتر قوربان دەستەمان دەکەم کاک محمود تۆ باشی ئەستەغفر الله قوربان کاکە محمود وەڵا حەزەکەی خۆتکانی کە ئینشاڵا گەرم سەڵاتۆ زۆرمان پێ خۆشە تۆ پیاوێکی زۆر پاک و لیاتوی وەڵا لە خزمەتان پشتیوان بەخوای گەورە هەر شتێک حەزی دەکەین وەڵای جۆمان چاوە ئاەتێکی پشکۆلەمان بۆ خێری باوکی ئارام گیان لە خزمەتان سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت گرڵەیی خۆتە چاکی خۆتە خی گەورە لێ ڕازی بێ ئینشەڵڵا خوا لە ئێمەش ئێوەش ڕازی بێ سپاس دەکەم خوا لەگەڵ بێ ئەخۆ لە خزمەتانم زیاتر مافی بەرنامەکە ئەدەم و کات هەبێ و دەرفەت هەبێ بە هەموو شێوازێک لە خزمەتانە ئەبم جا بە قورئان خوێندن بەیان بە پێشەشکردنی بەرنامە بێ هەتا پەیوەندی هەبێ حەزەکەم لە خزمەتی پەیوەندیەکان نابم با بزانم باوکی ئیسماعیلم لەگەڵە لە ناحیەی ڕزگاری هەموو کاتت باش باوکی ئیسماعیل دەستخۆشی بەرنامەکە دێکم سپاسە دەکەم زۆر بەڕێزی دەستخۆشی لە جەنابە دەکەم بۆ پەیوەندێکت کاک محمود وەکو کۆمەری ئیسلامی من تۆزی ڕەخنەوەچی دەمێ حەزەکەم ڕوبەڕوو تویەکەمەوە ئەتخەمە سەر هەردوو چاوم چاوت خۆش بێ بەڵام کۆمەری ئیسلامی لە هەموو کاتێکا سێرەکەی دەست دەسڵات قوسێرا بەڵام سێرەکەی ئانێکەی هیچی لەگەڵ دەسڵاتە چی کوێوێتەوە چکە ئەندام پەرلەمانەکانی لێ ئەدرێ دەرئەکرێت ئەچیوە تەرجەعەدە لێ ئەدەن سێکە بۆ نمونە نیم ساعتێک چاندی دەقەیتە سێکە لە کەرکوو لێرێکێتیادا لەشنێەوە باشە ئەمە بانێک و دوو هەوایە تۆکە ئەگە نانەکەی حرامە چۆن خۆی تو تۆتی ئەزانی ئەگەرزانی دز و گەندەڵن بچۆ لێدێنەدا چی ماوە کاک محمود یەک سەر یا دوو ڕۆ لێدێنە یا لێرێنە ئەدامەسن پەتاتە قەتە ئیداغەکەن یا دێزەیەوەی بەشێکی لەوان کانێکەیەمان خەرخەرخەرە یارمەتیان دەدەین یا چیان داوەیەوە لەگەیانە داوەسن یا چی ئیسفادەیەکان بۆیان بووە فەرمو پێم بێزە ئەگەر ئیسفادەیەکیان بۆتان بووە دێزە وەڵام ئەمە چاوەخوارەوەیە ئەگەر ئیسفادەوە نییە وەڵاتەی لە کەرکوب داشین و یەک ریزی و یەک لیستی و ئەمە یعنی چەند لە چەنە یعنی دەرونی دەنگدەرەکان خۆتان لێشتێنن مامۆستا وەڵی عذابی دەنگدەرەکانی خۆتان دەرونی دەنگدەرەکانی خۆتان لەگەڵەوە داشن دەستخۆشی دیەکەم هیوادارم بوومە قوربانت دێم وەرگری بوومە قوربانت باشە لە خزمەتە خوا گەدارت بێ کورە لە خزمەتە اینجا ئێمە بەڕەخنە گەورە بین بچووکی دەکەین لە خزمەتە بین باوکی ئیسماعیل گیان فەرزەندە وەرەگرن لە شێخانە محمد جان السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. باشا محمد جان. سپاس دەکەم جەنابەت چۆنی؟ شكر بخوا على صواب الجزائر الحمد لله. براسي كاد محمد جان. براسي معيشة المزاريس ترسوه بوم حكمتها. ماله. بينا برد كيف كنت دقيق أو برد تلفوني كيف إني خوار. إذا كنت جاينا ما نبو بيجا من على كبر مختار خانا كثير يصير خوار بخوار وفي غزانا كم لو سيسا في ما سينارا سرس بله تبینی چی بود؟ تبینی تو چیه؟ استابون منا او خالص نوریانه بدستی حکومت ویا یا خود بدستی شخص و حزب ویا؟ الآية برزم أجل خالص نوريا كان بدستی خدمت ده حالة ما نوجبه بدستی جبنا مالا دوكا سيخوا وهذا يجبنا برزم أجل خالص نوريا كان جبنا كان محمد جان مسلم بلي خطي كريستان حتى في ضم جانب الزيت آية برزم والله ناسيت والله قسم بخواهي سمنا مالك يقوم أقول يقرأكم فرق جانبه لو برابر بتم كثير إخوان جسم دايما لا يخوها يرى من هذا إبراهيم وقتافانا أي كده كان محمد جان والله أم خليك في المسانة ثانية ويجاتنا إلي هاوار كده قسم بالقرآن لا والله أما هيك سنة ما كان مثل كان محمد جان أو رقمتي جنابي كيفات وإني كيفهم لتهم رسي جنيرم لجنة بسيطة وكيفاتي
ماسم كذا بس جام تفهم ما نبغى والله لخزمتين كاك فرزند لخزمتين ژمارە تەلەفۆنت دانا ان شاء الله پەیوەندیت پێوە دەکەین گیانەکەم لخزمەتی والله پەیوەندی دەکەم بەتاقەتی خۆمات سێنێکم پێکرا ماڵە داوا بێ دامایەتە بگەیتنە دەسەستیاوە خوا خێرت بنووسێ خوا خێرت بنووسێ السلام عليكم عليكم السلام کاک دابان ژمارە تەلەفۆنی کاک جانی من لە خزمەتین ژمارە تەلەفۆنی کاک فەرزندە وەرگرە سپاسە دەکەم کاک فەرزندە گیان باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیەوە كاك محمود جان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك محمود جان قسم بوك خواه تاكو تنياي هماني دروس كرديا لرجيانم لدير حزبي در صلاة نبويم بله طبعا من اعلانم هردنا وكا راس بومن يتشان لقب ما يتشان ناي اصل خوما بهمو رجيانم بقدر 1000 طبع مستفد نبویم لو ده الصلاة او بوله تلفونم کردەوە هەندێک برای بەڕێز بە هەڵە لە من تێگەیشتن من خۆشم لە 91ەوە پێشمەرگەی بزنەوەی ئیسلامی بوویم ئێستا ئەو برایانەی کە پێشمەرگەی قەدیم لەوانەیە زۆربیان شارە دەنگم بناسنەوە طبعا زۆر هەڵست و کەوتیشم لەگەر جەنابی مامۆستا عەلی بارزان تۆ سەیری برات کە ئێستا تۆ پەیوەندیت کردووەتەوە تۆ ڕاگرن پەیوەندەکەی ڕاگرن تکاکەم پەیوەندەکەی ڕاگرن لەبەرەوەی من ئەمەوە شتێک بگێنم ئێستا کاک ئالان دەیوێ هەزمەیەکی مرتەدەی هێنا ئەوەڵی جار سەری کرد دەوێ هەزمەیەکی تر بێنێتەوە گۆڵێکی تریش بکەم جا بەناوەی ئەوەی کە من پێشتر چی بووم و ئێستا چیم و مستەفید نەبووم لە حکوومەت و جارێک گوتی لە سلێمانیەوە پەیوەندیەکەم خۆی خەڵکی هەولێر دیارە و زمانی بڵێن زاراوەی ئەو دی و بڵێن خەڵکی هەولێرە و دوای ئەڵێ باوکی محەممەدم ئەمجار لە ڕانیەوە کاکە بۆ خاتری خوا چی وەڵامی خوا دەیتەوە کاکەوە قەبر و قیامەت و حیساب هەیە ئەم هەموو ناو گۆڕین و ئەم هەموو شخصیات گۆڕی هەر لەسەر شخصیاتی خۆت ئەکەوێ کاک ئالانجان هەر جوان نییە یعنی ئینسان خوا ڕاست و ڕێکی پێخۆشە ناوت چییە بڵێ ناوم فڵانە نازناوم هەیە و فڵانم هەیە و ئەوانی بۆ چییە کاکە گیان ئەم سەکۆی ئازادە قسە بە حکوومەت ئەڵێی بەبێتە شیر بەبێ ناوزڕاندن شتێکت هەیە داغ لە دڵی برسیت هەر شتێکت هەیە لێرەوە بیخەڕوو عکسی ئەمە وەسف و سەنای حکوومەتە دەیتەوە و بە شانوباڵی حکوومەتدا هەڵدەڵێی هەر لە خزمەتین ئێمە جۆت بۆ دەگرین چۆن جۆ لەو تەرەفە دەگرین جۆ لە تەرەفی دووەمیش دەگرین بەڵام نەک ئەوەی تۆ ماشەڵڵا هەم بۆت وەرگیراوەتەوە کە خەڵکێک هەیە ئەڵێ من لەوەتەیەم بەرنامەی پێشکەشەکرێت ساڵێکە هەوڵەدەم بۆ وەرناگیرێ هەر سەیرە کە چۆن بۆت وەرگیراوەتەوە ئەمەش جێگەی پرسیارە بەڕاستی کاکە باوکی لاوی بکەن بە ئاخر پەیوەندی باوکی لاوی لە تەقتەقەوە كاك محمد جان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته والله تقريب سنوش حات رقب من حولة أو تمد نور ناجي دا قورم پێم سیر بوو ئەو پیاوە بەڕێزە دوو جاری پەیوەندی کردەوە سبحان الله بۆ خدا من لەوەکی بەرنامەکە دەست پێ کردووە من حەوت تاڵێر تا برا بەڕێزم پێوەژدا دەست و چای خۆش بێ لە خزمەتم باوکی لاوی فەرموو پێشەچی دەست خۆشەوە بەرنامەکە دەکەم هیوادارم سەرکەوتووی سپاسە دەکەم هیوای سەرکەوتن بۆ ئێوەژە خوازمیش دەست و چاوی ئەوەی خۆش بێ پەیوەندەکە لێ وەرگرتم جانی منی لە خزمەتی فەرموو سپاس دەکەم کاک محمود جان ئەمن سەیرم بەو خەڵکە دێ هەندێک دێ ئەو جابی ئەو دەدات ئەو جابی ئەو داتەوە هەمومان دەزانی هەمومان دەزانین ئاخر دەرەجە خەڵک وەزی خراپە هەمومان دەزانین ئەمن خۆم لەدایەدەکی خزمەت گوزاریم قەسەم بەخوای کە نوێژ لێو ئەکەین کە ڕوح حەمانی بەدەسەت ژن هاتووە دڵی یارمەتی مەدەن لەناو دایەدەکە خۆمە سووتێنم چۆن خەڵک دیفاع لەو حیزب و لەو حکومەتە دەکا لا حول ولا قوة إلا بالله خەڵک هەیە قەسەم بەخوا گەورم مناڵک ئەوە لۆ ئەو ڕۆدنیاس بێنە قیامەتە لەکنم گوتی دایکە دەعای ماسی دەکەم گوتی پیری مناڵەکە باشە گوتی پارە پێدە چۆ لە ماسەکە لەو بکڕم ما ئەمن هەر هەم بێ زیانەکەم نەبێ وەک ئیشانەت وەک دینیژنا وەک ئیشانەت چۆن زەمیرم قبول دەکا ئافرین لە ئەو مەسئولانە ئافرین لە ئەو سەرکردە کوردانە ئافرین چۆن ویزدانیان ئازاریانەدا چۆن خەویان لێ دەکەوێت شەوێ لە ئاهودوانی ئەو هەموو منداڵە هەتیو بێکە سوکارە چۆن شەوێ خەویان لێ دەکەوێت ئافرین کورسە
بەڕاستی ئیسانیەت نەمایە بەڕاستی ڕاستی نەمایە ئەو قلەی کە ڕاستی بێ کە بتوانی گرێ دڵی خۆت بکەیەوە کە بتوانی تۆزێک دوو قسە بکەی لەو کەناڵی ئێوەیە قەسەم بەخوا هیچ حیزبەکیش نیم لەیانگری هیچ حیزبەک نیم تەنانەت خوای گەورە دەپرسم نێژ و تاعاتی خۆم دەکەم خوا لێ ڕازی بێ باوشی لاوی خوای گەورە لە ئێمەشی وەربگرێ ئافرین لە ئەو قانون و لە ئەو حکومەتە حکومەتی کوردی لە برسانت بکوژێ حکومەتی کوردی بە قامچی سۆند و کێبڵ لێدا بەڕاستی دەستخۆشی لە پارتی وێچێتی دەکەم بەڕاستی 100 پارتی وێچێتیمان قابیلە یعنی ئەمە هەمومان لە ماڵێن لە تەلەفۆن دەکە ناوی خۆت نادەی بەڕاستی کا ئیسانیەت بۆ خدای کاک محمود جان قەسەم بەخوای گەورە دەقە بە دەقە بەرەو خراپە ئیسانیەت نەمایە هاتو چۆ نەمایە ئەو لەبەر ئەو فێڵەو دەکا ئەو فێڵەوە دەکا یعنی ئافرین ئیشان ئەتو بتوانی غەدە لە خوشک و برای خۆت بکەی وەڵڵی قسەی خێر دەکەی ئێستا ئەوەی کە ئێستا دێ درۆ دەلەسە دەکا هاشاکی پەژنێکی قەیمگەڵی جەناب و لە ناوە ئەوی کە جێ لێیە ئەوە پیاوەی قسەی ڕاستەکە دەڵێ ئەوە دەڵێن لەیانگری فڵان ئیرۆ بچون لێی دەمشەوێ هەتا بەیانی بە کێبڵ بەگوم بەدارەوەی کەن قەسەم بەخوای بە کێبڵی کارەبانی دەدەن ئەوەی کە قسەی حەق بڵێ بەڵێ دەست و چاوت خۆش بە باوکی لاوی سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت موفق بی ئینشاءالله ئازیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانکەی خەڵک تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن سپاس بۆ ستاف و هاوکارانی عەزیزم لە بەڕێوەچوونی بەرنامەکە لەگەڵم بوون هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە ئەسسەلامو عەلەیکوم ورحمة الله وبركاته.